دیارە ئەم ساڵ خۆشبەختانە لەگەڵەوەی کە بڕی بارانبارین لە ناوچەکانی هەرێمی کوردستان زۆر بوو، بەڵام بابەتێکی دیکەی هەیە کە کاریگەری لەسەر بەرزبوونەوەی ئاستی ئاوی بەنداوەکان بە شێوەیەکی گشتی نەکردووە. دەکرێت بڵین بەرزبوونەوەی ئاستی ئاوی بەنداوەکان لە چاو بارانبارینی ئەم ساڵدا لە ئاستی چاوەڕوان کراودا نەبووە و لە مێژووی بەنداوی دەربەندیخانیشدا مانگی دوو کەمترین بڕی داهاتی ئاوی تۆمار کردووە و هەروەها دروستکردنی بەنداوەکانیش لەلایەن وڵاتانی دراوسێەوە کاریگەری لەسەر ئاستی ئاوی بەنداوەکانی هەرێمی کوردستان دروست کردووە. ئەم بابەتانە گفتوگۆ دەکەین بە میوانداری زۆر بەڕێز سامان ئیسماعیل محەممەد بەڕێوەبەری بەنداوی دەربەندیخان کە ڕاستەوخۆ لە دەربەندیخانەوە بە شێوەی سکایپ لەگەڵمانە. کاک سامان سڵاو لێبێ. سەرتا دەمەوێت لەوە بپرسم ئاستی بارانبارینی ئەم ساڵ باش بوو، ئەمە چ کاریگەریەکی هەبوو لەسەر ئاسیایی بەنداوەکان؟ بارانبارینی ئەم ساڵ هۆکار چییە کە باز دەکرێت کاریگەری لەسەر بەرزبوونەوەی ئاسیایی بەنداوەکان نەبووە؟ بەڵێ کاک سامان، ئەگەر ئێستا گوێبیستی دەنگی منی دەمەوێت بپرسم بارانبارینی ئەم ساڵ کاریگەری لەسەر ئاستی ئاوی بەنداوەکان چۆن بووە؟ سەوارەت بە ئاستی بارانبارین ساڵ ناوچەی دەربەندیخان و یاخود دەریاچەی دەربەندیخان ئەگە بەراوردی کە لەگەڵ ساڵی پار هێشتا تاکوی ئێستا نزیکەی 20 میلیمەترمان کەمترە لە ساڵی پار. ئەوش بۆتە هۆی کەمبوونی داهاتی ناوچەکەمان سەرڕای ئەوەی کە داهاتی ناوچەکەمان بە شێوەیەکی عام کە لە 100 دەکەوێتە دەروی سنووری هەرێمی کوردستان. وەکو معلوماتش لای ئێمە هەیە لە دەروی هەرێمی کوردستانی شەندێ بەندا و هەندێک سەرچاوی یان دروست کردووە کە ئاویتیاکوی لە دەرنەوە سەرڕای ئەوەی شێکە ناوچەکەی ئەوانش ناوچەکی وشکە ساڵیە بۆتە کەمبوونێکی زۆر لە داهاتی ئاوی بەنداوی دەربەندیخان. بەنداوی دەربەندیخان وەکو چۆناتە نەزانن یەکێکە لە پرۆژە ستراتیژی هەرە گەورەکان لەسەر ئاستی عێراق و هەرێمی کوردستان کە نزیکەی 3 میلیارد مەتر سێجار ئاوگرێتە خۆیەوە. بەڵام ئەوە 2 ساڵە ئەوە 4ەم ساڵە وشکە ساڵی ئەگرێ بە خۆی کە قەت ئەمە بەسەریان نەهاتووە. ساڵی پار داهاتمان زۆر کەم بووە، ئەتوانین بڵێن لە 125 داهاتی معدەلی عامی بۆ هاتبوو پار. ئیمساڵش تاکو ئێستا بەو شێوە هەر بەردەوامە. بەڵام بەپێی ئەو معلوماتی کە پێمان گەیشتووە لە گەشتناسی ئیمساڵ مانگی 3 و 4ش ئیساڵ ئینشاڵڵا بارانبارینێکی باشترە بێ لە ساڵی پار بە هیواین بتوانین خەزمێکی تر بکەینەوە و وەزعی بەنداوەکان هەستێ باشتر بێتەوە. بەڵێ کاک سامان، دیارە دروستکردنی بەنداوەکان لەلایەن وڵاتانی دراوسێەوە ئەمە کاریگەری لەسەر ئاستیایی بەنداوەکان بەجێ هێشتووە. بە دیاریکراوی دروستکردنی بەنداو لە وڵاتی ئێرانەوە چ کاریگەریەکی لەسەر ئاستی ئاوی بەنداوی دەربەندیخان بەجێ هێشتووە؟ وەکووتم بە پێی و معلوماتی پێمانەگەوانش بەنداوێکی زۆریان دروست کردووە و ئەوە کە بۆمان دەرکەوتە لە ماوەی ئەم 3 ساڵە ڕێژەی خەزنی ئاومان یاخود داهاتی ئامان کە بۆ بەنداوەکە تێ لە ماوەی ئەم 4 ساڵە ئەتوانی بڵێن لە 125 معدەلی عامان بۆ تێ، ئەوە نەکەمی کردێتەوە. بەڵێ کاک سامان، بە دیاریکراوی ئاوی بەنداوی دەربەندیخان ئەگەر بێت و تا ئاستێکی کەمتر ئاوەکەی دابەست، ئەمە بە دیاریکراوی کاریگەری لەسەر چ لایەنێک بەجێ دەیەڵێت واروەها بە تایبەتی و ناوچانەی کە لە ڕێگەی ئاوی دەربەندیخانەوە ئاویان بۆ دابین دەکرێت؟ کێشەی بەنداوی دەربەندیخان کێشێکی گەورەیە جیاوازە لەگەڵ بەنداوەکانی تر. کێشەکە ئەوەیە بەنداوی دەربەندیخان کە لە سنووری پارێزگای هەڵەبجەوە داخلی هەرێمی کوردستان دەبێت تاکو ئەچێتە خواری بەغدا جنوبی بەغدا ئەچێتە سەر دجلا نزیکەی 2 میلیۆن کەس لەسەر ئەم بەنداواژێت لەسەر خەزینی ئەم بەنداواژێت کە ڕووباری سیروانە و کە لە خواری عێراق پێڵێن دیالا. بەنداوی دەربەندیخان و ڕووباری سیروان هیچ سەرچاوێکی تر هاوکاری نییە جگە لە ئەم ڕووبارە خۆی نەبێ. ئەمە کێشێکی گەورەیە. بەڵام ئێمە ساڵی پار بە حکمی ئەوەی خەزینێکی بەسیطمان هەبوو لە بەنداوەکە توانیمان بە تەنسیق لەگەڵ حکوومەتی عێراقیە بە شێوەیەک بەری بدەینەوە بتوانین ناوچەکانی خۆمان و بە تایبەت ناوچەی خواری عێراق خواری بەنداوی دەربەندیخان ڕزگار بکەین. بەڵام کێشەکە ئەوەیە ئێمە بەنداوی حمرین ها لە پێشمان و لە خواری ئێمەوە بەنداوی حمری کە لە خوارەوەی ئەو ساڵی پار زۆر بەتاڵ بوو، زۆر بێخەزین بوو، هیچی پێ ناکرێ هاوکاریمان بکە. ئیمساڵش لە وەزعی باش نییە تاکوی ئێستا.
ئەمە کێشە گەورەکەمانە. ئێمە وەکو ناوچەکەی خۆمان ئەتوانن بڵێم ئەو خەزینەمان کە بۆ پەیا ئەبێ لە خلال ساڵەکە بەشی ناوچەی خۆمانەکە ڕاستەکەی، بەڵام کێشەکە ئەوەیە خواری خۆمان بەشی ناکە و کێشەمان بۆ دروستەکە. باشە کەواتە کاک سامان لەم بارودۆخەدا هەوڵەکان یاخود با بڵێن پەیوەندیەکان بۆ بەرزکردنەوەی ئاستی ئاوی بەنداوی دەربەندی خان و بە دیاریکراویش با بڵێن لە ڕووی سیاسیەوە هەوڵەکان لەگەڵ وڵاتانی دراوسێ و لەگەڵ عێراقدا چی دەبێت بۆ ئەوەی ئەگەر بێت و بارانی وەرزی با بڵێن بەهار و مانگی 4 و 3 کاریگەری لەسەر بەرزکردنەوەی ئاسیایی بەنداوەکە نەکرد ڕێکاری و چارەسەر هەبێت. ئێمە هەموو جارێ باسمان کردووە چونکە هەر شتێک گەیشتە سنوور دەسەڵاتەکە دەسەڵاتێکی ئاستی بەرزیەوێ هەموو جارێک سەرۆی خۆمان ئاگادار کردەوە ئەڵین ئەمە ئیشی وزارەتی خارجیە وزارەتی سەرچاوەکانی ئاوی عێراقە بە تایبەت ئەبێ علاقاتێکی بەردەوامێن هەبێ لەگەڵ وڵاتانی دەرهاوسیە بتوانن تەنسیقێکی باشمان هەبێ لەگەڵیانە بتوان هەرچۆنێک بێ لەم 2 ساڵی وشکە ساڵی هاوکارێکی باشتر بۆمان بتوانن بڕی ئاوە کە لە لای ئەوان شێبەری بدەن و نزبێکمان پێ بگە بتوانین بە پێ و نسبە ناوچەکەی خۆمان ڕزگارکەین. ڕاستی ئەبێت چاوەڕێی دەستی سەرچاوەکانی ئاوی عێراق لەگەڵ وزارەتی خارجی ئەوان تەداخل بکەن لەو ئیشە. بەڵێ کاک سامان لە ڕووی داهاتی ئابوووریەوە دیارە ئاوی بەنداوی دەربەندی خان لە ڕووی ئابوووریەوە هەلیکاری بۆ بەشێکی زۆر لە هاوڵاتیان ڕخساندووە لەمڕۆ کاریگەری نەرێنیەکانی چی بوون؟ ئەکید وەکو خۆتان زانێن ناوچێکی کەشتیاریە و تا خەڵک کازەکە پرۆژێک کەشتیاری دروستکە بەڵام ئەگەر ئەو پرۆژە ئاوە کەم بکاوە ناوچەکە کەشتیارەکەی ضعیفە بێتەوە سەرڕای ئەوەی کە ناوچەی گەرمیان خۆتان زانین ناوچێکی ئەوش زراعەتی چاکی تێدەکرێت استفادێکی باشەکرێ لەو ئاوە بەڵام ئەوش کێشەی بۆ دروست بووە. ئیتر ڕیان ڕاستەکەی وەکو خۆتان زانین ئاو شتێکە نەتوانین بە پارە بیکڕین نەتوانین دروستی بکەین هەرەوەی تای چاوەڕێی بارانەکەین چاوەڕێی قەدەرەکەین سەرڕایەوەی کە دەوڵاتانی دەرهاسی بتوان هاوکارمان بن ئاما ببەردنەوە گینا لە 100% تەسیری خراپیە بێ لەسەر ناوچەکە جگە لە ئەوەی ناوچەکەی خۆمان کە ناوچەی حمرین و دیالەی ئەوان پارێزگایەکی زۆر زراعیە پارێزگایەکە زۆر باخ و بۆی سانومانی تێدایە وش ئەبێتە کێشەیەکی گەورە لەوە چیە بێتە هۆی ئەوەی کە هیجرە دروستکە لەو ناوچێشە. بەڵێ کاک سامان سپاس بۆ ڕوونکردنەوەکان سپاس بۆ سامان ئیسماعیل محەممەد بەڕێوەبەری بەنداوی دەربەندی خان سپاس بۆ بەڕێستان.